کردستانیان هێژا و خۆشتوی لە هەر جهەکینە ڕێز و سلااوتمان قبول بکەن لە دەستپێکە هەفتەیە جارێکادی پرۆگرامی بەیانی 24 هاتە خزمەتە هەوە ڕۆژەکە داخبارین و ئەم دەبێژین ڕۆژەکە ڕەشدا دەیەکی شوباتێدا ئەڤڕۆ پرۆگراممە لە تایبەت بیتەوەری سپێدە باش شاکار بەنی باش دێری لە هەر جێگەیەکەن سڵاویەمەتان لێبێ لە یەکی شوباتی ساڵی 2004 عێراق شایدی کارەساتێکی گەورە بوو کوردستانیش بووە خاوەنی برینێکی تری ساڕێژ نەکراو 21 ساڵ بەریانەها ڕێک لە جەژنا قوربانێدا هاوڵاتیان کوردستانê خۆ بۆ دوو بۆنەیان ئامادە کرد بوو دڵخۆشییا خۆ بۆ بۆنای دەربڕینا یەکێک لە کەمتر و ساڵێکی خان بەسەر ڕووخانە دەسەڵاتە سەدام حوسێندا و تێپاربوونا دوامین جەژنا قوربانێ بوو بەڵێ کوردستانیان بێجیاوازی حیزب و لایەنی سیاسی تیرۆر کران ئەو دەمەی بەرپرسانی حیزبەکان لەگەڵ هاوڵاتیان لە هەر یەک لە هۆڵی لقی دوی پارتی دیموکراتی کوردستان و هۆڵی مەڵبەندی سێ ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەمان کاتدا کرانە ئاماج دوێ ڕۆژێدا 103 کەس شەهید بوون و 246 کەسیش بریندار بوون ئەvە لە کاتێکیدا بوو کو خەڵک و کاندیدن هەردوولایە بۆ جەژن و پیرۆزێ و گەردن ئازاییە کۆم ببوون ئیتر لێرەدا و وتەکەی شۆڕژگێڕ شێخ سەعیدی پیرانمان دەکەوێتەوە یاد کە وتوێتی تەنانەت ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئێوە کوردبوونی خۆتان بیر بچێتەوە دڵنیابن دوژمن هەرگیز لە بیری ناچێتەوە کە ئێوە کوردن لە تەقینەوە یەکی شوباتە ساڵە 2004 103 کادیر و ئەندامên پارتی و یەکەتیە شەهید بوون و دەیان کەسێن دیکەژی بریندار بوون لە ناو ئەvê جەماوەریدا ناولقا دویا پارتی دیموکراتە کوردستانê و مەڵبەندا سێ یەکەتی نیشتیمانە کوردستانê بەشدار بوون لە ڕێوڕەسمێجا جەژنا قوربانê کەسێن وەک خۆ باز دکەن و معجیزە ڕزگاربوونە divê karesatêda hîwa cewher nûke kargirê liqa duwe ew kat xwe sê kes li endamên navçara perîn bejdar bûn li vê rewresmê de 11 birîndar û duan şehîd bûn û 21 kes gerçî birînên sercesteyê wan sarêj nebûye belê li nûke de birînên wan bûne sebebê hindê ku çi cavê karesatê li bîr nekin هۆڵەکە هەمان هۆڵە گەرچی بەڕواڵەت گۆڕاوە بەڵام بیرەوەری و ڕۆژە بۆ ئەو وەک خۆی ماوەتەوە و لە بەرچاوێتی هیوا دوای 21 ساڵ لە هۆڵی لقی دوی پارتی دموکراتی کوردستان یەک بە یەکی بەشداربوون و شەهیدانی ئەو ڕۆژەی دێتەوە پێش چاو خۆی و 30 کەس لە ئەندامانی ناوچەی ڕاپەڕین چوونە ناو هۆڵەکە 15 بریندار و 2 کەسیان شەهید ئەو ڕۆژە دانیشتنی خۆی بە موعجزەی ڕزگاربوونی ناو دەبات تەنها چەند میترێک لە خۆکوژەکە دوور بوو و لە چاوتروکانێک دەنگێکی بەهێز و ڕووناکیەک شەهیدبوونی دەیان کەسی لێ دەکەوێتەوە لە تەوقەتەوە لەو ڕێزێ بەرامبەر لە ڕێزی مامۆستا سعد و شەید شەوکەت و ئەوانە کورسێکی بەتاڵە یەکسەر دانیشتم دوای ئێمە کە هەواڵان هاتن جەژانەمان دەکرد یەکسەر دەقینەوە کە ڕووی هەر مەباشەر هەتنە دوای ئەوە کە هەستامەوە یەک لە شەهیدەکان بەداخەوە کە تۆسەرە من ئەوم لادا هەستامەوە ئەو مەشەدەی کە بەداخەوە کە کۆمەڵێک ئینسان شەهید بوون و بریندار بوون و وەزعی کە بینیم بە چاوی خۆم کە قەت تەسەوڕ نادەکرێت 103 کادر و ئەندامی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان لە یەک چرکەدا لە ڕۆژیەکی شوبات شەهید بوون هیوا ئەو کات گەرچی بەرپرسی ناوچەی ڕاپەڕینی پارتی دموکراتی کوردستان بوو بەڵام بەشێکی زۆری شەهیدانی یەکێتیش باش دەناسێت و یادیان دەکات وەکو خۆی دەڵێ کوڕی ئەو شارە بوون ئەو کات کورد ئامانجی دوژمن بووە نەک حیزبێک پێویست بۆ دەکا ئێمە یەک سەنگەر بین یەک سەنگەر دابین و ماڵی کورد یەک خەین بۆ ئەوەی
کە بەرامبەر دژمنەکانمان بۆستنێت چکە ئەو فەرمان پێ ناکە کە ئەو فەرمان پێ ناکە بۆ ئێمە جیاکە لێنەوە خۆماندا بکەین هەمیشە دەبی بەرامبەر بە ناحەس بەرامبەر بە نەیارانمان بەرامبەر بە دژمنانمان ئێمە دەبی ماڵی کوردی بخەین و بۆی ڕوبەڕوو بینن نەتوانێتەوە وەکو ئەو زەرەرێکە لە میلەتی کوردرا ئەو زیانە بە خرشاری هەولێرکی جارێکی ڕوبەڕووی ئەمە نبینەوە. کردەوە تێرۆریستەکان سلمێنەری ئەو ڕاستیان کورد بە هەر ڕەنگێک و بە هەر ئایدیەیەک بێت بۆ دژمنان هەر کووردە. دوای 21 ساڵ بەسەر کارەساتی یەکی شوبات هەمووان دەخوازن کە ناوماڵی کورد بە یەکدەنگی و یەکڕەنگیەوە جوانتر بکرێت. بەم جۆرەش ڕوبەڕووی مەترسەکان دەبنەوە و ڕۆحی شەهیدانیش ئاسوودە دەبێت. هێرۆ مەولودی کوردستان 24 هەولێر. شکر داغبارین کو افرو پروگرام بیانی بسیار به دست پیکه که هم دست پیکر براستی بلدی لکتبا مجوا کردستان دا هر دم ما کارساتن هو هنا و هر دم هفلیرا پای تخت کل ندایا و حتانو کجی سریوی بلنده بخلکی ویبا. بەڵێدێرین ئێمە کۆی گشتی بابەتەکانمان ئەمڕۆ تایبەتە بە کارەساتی یەکی شوبات. تاڵب سادق ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارێزگای هەولێری پارتی دیموکراتی کوردستان و هەڵگری مەدالیای بارزانی نەمر لێرە لەگەڵمان میوان دەبێت گفتوگۆی زیاتر دەکەین. هەروەها دڵسۆز ئەحمەد ئەندامی مەکتەبی لقی 23 پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ کاکتاڵب لێرە میوانمانە بێت و گفتوگۆی زیاترەکەین. دگەل بە هەردوو میوانت خۆ ئەم دێ بەحسی ئەوێ ڕۆژێکەین و یەکێک لەوان شاکار دوێ ڕووداویدا بخۆ بەشدار بووە ئەم دێ پرسا هەندێک لێکەین و بزانین لێرێ چه هاتە ڕوودان پرسێن زیاتر لەوەکەین. دێرین لێ یەکی شوباتە 21 ساڵواتێ پەڕێ سەرکردەی کۆمەڵێک بەرپرسی حیزبی بەڵێ کادری حیزبی ئەندامانی حیزبەکان هاوشانی هاوڵاتیان پێکەوە جژنە پیرۆزەیان لە یەکتری دەکرد بەڵام بەداخەوە کە کارێکی تیرۆریستی توانی زیاتر لە 103 کەس بکاتە قوربانی و زیاتر لە 200 کەسیش بریندار ببن. ئەوە بووە سەبەبی هەندێک و بێجیاوازیات هەمەنە لە جەژنا قوربانێدا دلێ چەندان دایکە چەند زارۆک بێبا ببن بڕاستی ئەوە کارەساتە و چەندین کارەساتن دیێن هۆن زیاتر بەسەرێ کوردان هاتیە شاکار. بەڵێ ئەچینە لای هەردوو میوان زۆر بەخێر بن. گەلێک خێراتن زۆر سپاس کە ئەڤڕۆت گەلمەزاون. کاک تاڵب بە لە بەڕێستەوە دەست پێ بکەین پێمان بڵێ کە یەکی شوبات چی بەبیری جەنابەت دەێنێتەوە. بەڵێ زۆر سپاس تەبێ یەک شوبات بیرەوەریەکی یەکجار تاڵە بۆ خەڵکی کوردستان بەگشتی و بە تایبەتیش خەڵکی پایتەختی هەرێمی کوردستان کە شاری هەولێرە بەنسبەت منیش کۆمەڵێک هەڤاڵ و دۆست و سەرکردایەتی حیزبەکەی خۆم لە دەستدا حتمما ئەوە یادگاریەکی زۆر تاڵە و هەروەها غەدرێکی زۆر گەورەش بوو لە میلەتی کورد کرا بە خەیاڵی خۆیان ترۆریستان پێیان وا بوو دەتوانن پێشوەچوونی کوردستان و خەڵکی کوردستان ڕابگرن بەڵام ئەوە زەحمەتە زۆر جاران سەرۆک بارزانی لە بۆنەکانی شارەت بەوە دەدا کە ئەو دەستکەوتانەی میلەتی کورد و خەڵکی کوردستان بەدەستیان هێناوە بە خوێن و فرمێسکی خەڵکی کوردستان بەدەستاتوە بۆیە نە تیرۆریستان و نە خەڵکی تریش زۆر جار خۆیان تاقی کردوتەوە بەڵام ناتوانن ئەو پێشوەچوونەی میلەتی کورد ڕابگرن لەبەر ئەوەی داواکاریەکی ڕەوا و حەقە. بەڕێز دڵسۆز دەست بێمە نکتە چەند کەس لە خێزانە تا شەهید بوونە دوێ کارەساتێدا؟ وەڵا لە خێزانی من کەس شەهید نەبوو بەڵام بریندارمان هەبوو من برایەکم لەوێ بریندار و بەسەختی دوای ئەوە زۆر بەسەختی بریندار بوو ڕەوانی تورکیان کە لێو چارەسەر کرا و گەڕایەوە. برایتە چەند قۆناغت زەحمەتدا تێپەڕی هەتا جارێکە دشیای لەلایەنە دەرونی وە بیتن؟ بەڵێ وەڵا برای من لە بدایەتی با بڵێن لە ئەو شەوەی کە بەیانیەکەی دەبێتە جێژن لەوێ طبعاً پێشمەرگەی مامتاالبی بوو لەوێن دەرێ دیار بوو مامتاالب ڕاست پارد بوون لە ئەوەی ئیشکارەکان جێبەجێ بکەن دوێ لەوێن دەرێ بە سەختی بریندار بوو. باش کاک تاڵب بەتوانی بە وردەکاری و باسێکی ئەو ڕۆژەمان بۆ بکەی؟
تبي روجي جژنی قوربان بوو ڕۆژی جەژنیش عادەتەن عرف وایە هەم لە کوردستان و هەموو بۆنە ئاینەکان وایە خەڵک هاتوچۆ یەکتر دەکە بە تایبەتی لە شاری هەولێر ئێمە پێشوازیمان لە خەڵکی کوردستان دەگرت بە گشتی بە تایبەتی خەڵکی هەولێر هەموو چین و توێژەکان بەبێ فەرق و جیاوازی داهاتن سەردانی ئێمەیان دەکرد بە تایبەتیش کە ڕێککەوتن تازە کرابوو لە نێوان ئێمە و یەکێتیدا خەڵکێکی زۆر ڕووی لە بارەگای لەقی دووی پارتی دیموکراتی کوردستان کرد ئێمەش وەکو دەستەی لە پێشواسی ئەواندا بووین بیرمان لەوە نەدەکردەوە مەسەڵەن ڕۆژێک لە ڕۆژان یان لەو وەختەیدا ئەو ڕووداوە گەورە و نەخوازراوە ڕوو بدات بەڵام بەداخەوە دیارە تیرۆریستان ڕۆژی جەژنیان بە فرسەت زانی هەرچەندە ئەوان بە ناوی دین و ئیسلامەوە خۆ بە خەڵکی دەناسێنن کەچی لە ڕۆژێکی پیرۆزی وچی ڕۆژی جەژنی قوربان خۆیان خزاندووە ناو ئاپۆڕەی جەماوەری کە سەردانی بارەگای لەقی دویان دەکرد ڕووداوەکە ڕوویدا ڕووداوەکە کە ڕوویدا ئێمە بیرمان بە هیچ ناوعەگلەوە نەدەکردەوە مەسەلەن ڕۆژێک لە ڕۆژان شتێکی وا ببیتن لەبەر ئەوەی بارەگای لەقی دوو بارەگایەکی حزبی بوو هیچ تەداخلێکی نەکبوو لە بۆ هیچ جێگایەک یان جیهەتێک تەنها ئیشوکاری حزبی خۆمان بەڕێوە دەبێت ئەو ڕۆژەش بەڕاستی ئێمە لە بیرمە خەریکی ئەوەی بوون موچەی هەندێک هەڤاڵ ما بوو دابەشی بکەین لەبەرەوەی ئەم ئەو کات مەسئولی مالیەی لەق بووم بڵێن مەسئولی بەشی دارایی لەق بووم و کارگێڕ لەقیش بووم ئەوانەی کە لە مەکتەبەکەی کە پێکەوە ئیشمان دەکرد وەکو مەکتەبی مالیە مەسەلەن یەک لەو شەهیدانەی کە شەهید بوو کاک خالید مەلا نەعمان بوو کادرێکی تێکۆشەر بوو پیاوەکی زۆر بە سەلیقە بوو یەک لەو گەنجانەی کە شەهید بوو هەر لەو مەکتەبە شوان سەید کاکە بوو کاکە شوانیش گەنجێک بوو تازە پێدەگەیشت کادرێکی فعال و خۆشەویستیش بوو بەڕاستی لەناو هەموو کادرەکانی لەقی دوو مەنتقەکەش شەید دلێر تازە باسمان کرد پێشمەرگەی گەنجی تازە پێڕاگەیشتوو بوو بەداخەوە زۆر بە سەختی بریندار بوو ڕەوانەی تورکیامان کرد بەڵام لە نەتیجەی 3 جار شەهید بوو 3 جار بەر تەقینەوە کەوت لە مەخمور شەهید بوو بەداخەوە پێشمەرگەی زۆر چالاک بوو بەنسبەت منیش وەکو برازایەکی خۆم زۆر لە من نزیک بوو پێشمەرگەیش کەمان لەگەڵ بوو هەر بڵین لەو مەکتەبەی خۆم ناوی سەلام بوو لەگە من ئەوی شەهید بوو بەداخەوە خەڵکەکەی مەکتەبی دارایی کە من لەگەڵیان بووم زۆربەی زۆریان بریندار بوون و شەهید بوونەوە جگە لەوەش کادرەکان و هەروها بەڕێز بەرپرسی لەقمان شەهید بوو مامۆستا سەعەد خەڵکی حکوومەت و ئەوەش ئەگە ناوەکان بڵین زۆرن تەبیعی شەهیدەکانی مە دیارن زیانێکی گەورە بوو لە بۆ ئێمە بەڕاستی پڕکردنەوەی جێگایان ئاسان نییە بەڵام ڕێبازی بارزانی دائیمەن دەتوانی زاڵبی بەسەر هەموو تەنگ و چەلەمەکانیان ئەو پێشگیریانەی کە لە بۆ خەڵکی کوردستان دێنە پێش چکە ڕێبازێکی ڕاستە ملەتی کوردیش پێیوە پەیوەستە و خەڵکی کوردستانیش بەگشتی هەر بەو ڕێبازەوە پەیوەستە بۆیە ئەگەر تەماشا بکەین خەڵکی هەولێر ئەو شایەدیە دەدەن و خەڵکی دەرەوەی هەولێرژە و شایەدیە دەدەن تیرۆریستان نایانتوانی ئامانجەکانی خۆیان بەپێکن ڕاستە مەجموعەک خەڵکی زۆرمان شەهید بوو لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کادری بە توانا و بە تەجروبە سەرکردەی لێ هاتوو بەڵام ڕێبازەکە بەڕێوە دەڕوا و بەرەو پێش وەچوە و شەرمەزاریش لە بۆ تیرۆریستان بە بەردەوامی و زۆر جاریش تیرۆریستەکان بەخۆشیان پەشیمان بوونەوەی خۆیان ڕاگەیاندیە ئەگەر تەماشای دنیاش بکەین لە هەموو دنیا لە پاشوەچوونێکی زۆر دانە دەتوانین نمونەکی زۆر زەق باز بکەین مەسەلەن عومەر ناسر کە ناسراو بە ئەبوو ئیمامی جیهادی کتابێکی ئەفسەد لاپەڕەی نووسیە بە خۆی باز دەکات کە چۆن ویستیتیان تەقینەوە بکەن لەسەر تاسەری دنیای و دوایش پەشیمانی خۆی ڕاگەیاندیە و چووە لەگە هەواڵگەری فەڕەنسا و ئەلمانیا و بریتانیا و ئەو جێگایانیش ئەو کتابەکە عنی ئەوە یەک لە دەلیلە زۆر زەقەکانە کە
ئەو ڕێکخراوە تیرۆریستانە ناتوانن هیچ ئامانجێک بەدەست بینن جگە لەوەی مەجموعە خەڵک دەکوژن یان کاری تیرۆریستی دەکەن هیچ تر نییە. بەڕێز دڵسۆز جارێکا دی بێمە جەمچە ئەگەر تو بۆ من بەحسی هەندێک بکەیت دەما هەوا ئەف کارە ساتە بیستی و برایەتە تێجا بریندار بووی چاوەوی بەحث دەکرد دەما چێ بووی بەحسی بێ کارە ساتێ کرد. وڵای ئەمە لە کاتی ڕۆژی جەژن بوو لە ماڵێ بووین تەوان لە بۆ بەڕێکردن و بە خێراتنی میوانەکان لە ماڵ بووین لە کەناڵە تەلەڤیزیۆنەکان بینیمان کە تەقینەوەیەکی وا لە شاری هەولێر بووە ئەمەش خزم کەسەکانمان هەموو لەوێن دەرێ بۆ ئیتر ڕۆژەکەمان ئەو جەژنەمان لێ بووە ڕۆژێکی ناخۆش و ڕۆشتین لە بۆ خستەخانەکان و ئەوانە لەوێ دیتمان بەڕاستی کارەساتی گەورەمان بینی سەدان کەس بریندار و شەهید بوو ئەو خەڵکم دەدید یعنی لە غێری حزبی مەبوو یعنی غێری پارتی بوو ئەم سێرم پێداهاتە خەڵکانە چێن لێکوانە نەمان دەزانی بەڕاستی لە هەردوو مەڵبەند و لە تەقینەوە بووە. کاک تاڵب ئەو تەقینەوەیە ئەو کارە ساتە گەورەیە دەبواە چی فێر بکردینایە کە بەداخەوە فێری نەبووین. وڵا ئەو تەقینەوەیە بەڕێی من تەجروبەک بۆ ملەتی کورد دەبی ئیستیفادەی لێ بکە بزانین کە دوشمنان دائیمەن ملەتی کوردیان لە فکر ناچیت یعنی ئەوان هیچ کاتێک ئەو مەجالە نابینن کە ملەتی کورد لەو منطقە ملەتێکی زیندووە و بە داواکاریەکانی خۆی بگەیان بە مافەکانی خۆی شاد بیتن هەر لەبەر ئەوەش بوو هاتن لە ڕۆژی جەژن تەقینەوەیەکیان لە بارگای لقی دوو مەڵبەندی سێ کرد ئەگەر تەماشایە بکەی ئەو خەڵکانەی کە شەهید بووینە لە ناو بارگای لقی دوو مەسەڵەن مامۆستای ئاینی تێدا بووە لە بۆ نمونە دکتۆری تێدا بووە خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانیش تێدا بووە ئەوە یعنی لە ڕۆژی جەژن ئەگەر دوشمنێک ئەوەندە دڵڕەش و عاقد بی بێ هەموو خەڵکێک بەبێ ئەوەی هیچ تاوانێکی کردبی شەهید بکە یعنی هیچ شتێکی لێ ڕەچاو ناکرێت بەڵام ئەو ئەزمونە لە بۆ ملەتی خۆمان ئەوەمان فێر دەکاتن کە ئێمە دەبی یەک هەڵوێز بین پێکەوە بین دیفاع لە پەرلەمان و حکوومەتی خۆمان بکەین باشترین ڕەتدانەوە ئەوەیە بەڕێی من لە بۆ هەموو دوشمن و ناحەزەکانمان ئەوەیە ئێمەی خەڵکی کوردستان دەبێ یەک هەڵوێز بین زیاتر داکۆچی لەسەرەوە بکەین پێکەوە ژیان و ئاشتی بکەینە بەرنامەی خۆمان پێم وایە ئەوە دەرسێکی باش دەبیتن وەڵامی دوشمن و ناحەزەکانی خۆمان بدەین. بەڕێز دڵسۆز وەکی کەسێک و یەکێک لە ئەندامên خێزاناتە بریندار بووی لەوە کارە ساتێ پەیاماتە بۆ لایەنên حزبی چییە؟ وڵی پەیامی من بۆ لایەنی حزبیەکان ئەوەیە کە بەڕاستی ئەوان کە کاتێک هاتن ئەو تەقینەوەیان کرد لە هەولێرێ لە کاتێک دە بارەگایەکانی حزب گۆڕدرا بوون و با بڵێن ئالوگۆڕی پێدەکرا لە سلێمانی لق دانەدرا و لە هەولێریش مەڵبەندی سێ تازە دانەدرا لێ ئەوان ویستیان چی بکەن ویستیان لەو بینە کە دەیانەوێت کورد یەکتری بگری یەکگرتوو بیتن هەستان بۆ تەقینەوە گەورەیە و نێوماڵی کورتێک بدەن ئێستا دەیانەوێت دیسان یعنی ئەگەر بیانەوێت دیسانە کە تەقینەوەش کە بتن لەوەی ناوماڵی کورد ڕێک بخێتن ئەوە شتێکی مەحاڵە لێ ئەمە داوا دەکەین داوا لە سەرکردایەتی کورد دەکەین بە زووتری کات حکوومەتێکی نوێ پێک بینن لەوەی بتوانین خزمەتگوزاری بگەین هەموو هاوڵاتیان و خەڵکی هەولێر و سلێمانی و دەوەک. باش کاک تاڵب تا چەندێک پێویستە جیلی نوێ زانیاری لەسەر ئەو کارە ساتانە هەبێ کە ڕوبەڕووی کوردستان بۆتەوە. وڵا بۆ دروستکردنی بینایەکی نوێ لە کوردستان پێویستە ئێمە مێژووی میلەتی خۆمان باش بزانین و ئەو دوو ڕووداوە و چەندان ڕووداوی تر و کارە ساتباری گەورەتریش لە کوردستان هەبووە ئەو گەنج و لاوانەی ئێستا دەبێ ئەوانە فێر بکرێن و بزاندرێن لەبەر چ دوشمن ئەوەندە دڵڕەش بۆ بەرامبەر ئێمە چیمان کردووە هەتاوە یعنی و لەلایەکی تریش ئەوە بزانن کە ئەو دەستکەوتەی ئێستا بەدەست هاتووە دەستکەوتێکی کەم نییە دەبێت دەستی پێوە بگرین هەمومان پێکەوە بۆ ئەوەی بەرەو پێشتری ببین یعنی گوێ نەدەینە ئەو خەڵکانەی ڕاستە ئێستاش ئێمە نارمان هەبێ ڕەنگە ناحەزمان هەبیتن کە چاوی بەو دەستکەوتانە هەڵنێ ئەگەر کەم و کوڕیشمان هەبیتن بەڵام ئەوە ناگەیەنیتن ئێمە هەمویان سفرکەینەوە چکە
کوردستانی خۆمان پێشوەچوونێکی باشی دیتە دەستکەوتی گەورەی هەبووە حکوومەت خزمەتی زۆری پێشکەش کردیە هەرچەندە مەسەلەن زۆر جاران لە بەغدا ڕێگریمان لێ دەکرێتن مەسەلەن لە ڕووی قانونیە لە ڕووی یاسایی و ئەوانە ڕەنگە ئەو مەجالەمان پێ نەدرابێتن بەڵام خۆ خەڵکی کوردستان بە تایبەتی ئەو گەنج و لاوانەی ئێستا دەبی بزانن مەسەلەن مادەی 141 لەو مادە قانونیانەیە کە هەتا ئێستا لەبەر چ جێبەجێ ناکەن هەر باسیشی ناکەن یعنی کەواتە دەبێ ئێمە هەمومان پێکەوە بە تایبەتیش گەنجەکان دەرک بەوە بکەن یعنی کە دوشمن پێشگیری لە ئێمە دەکا ئەگەنا ئێمەی ملەتی کورد دەتوانین لە کوردستان هەم پێکەوە بژین هەم نمونەیەکی زۆر جوان بین لە منطقەکەی ئەمن پێم وایە ملەتی هەرێمی کوردستان ئێکتا یەک لە نمونە هەرە جوانەکانە لە منطقەکە ڕاستە بەڕێز دڵسۆز برایتە دەما دوێت تەقینەوێدا بریندار بووی چ کەلوپەل جەموی هەبوون کواتان کەتە پاراز بنیان خێزاناتە بەڵێ ئەرێوەڵا من برایەکم وەکو ماپتالە باسی کرد لە لقی دوو کاتێک کە بریندار بوو و چاک بووە داری دووەم دیسان لەکن ناوچە هێزی ناوخۆ دووبارە بریندار بووە وەکو ماپتالە دیسان فەرمووی جاری سێم با بڵێن هەر لە ناوەدی 2 ساڵ ئەوەی کە قسە دەکەم 2 ساڵ بزەبت لە 13/5/2007 لە مەخمور شەهید بوو بەداخۆم لێمە دەرێ بووم لە مەخمور لێمە دەرێ بوو بەداخەوە کە لێوێن دەرش 38 کەسمان شەهید بوو و 114 کەسیشمان بریندار بوو زۆربەی زۆریان ئێستا هەر چاویان لەدەستدایە و لە لقی دوو شەر خزمێکی نزیکی خۆم کاک ئیسماعیل پێیەکی لەدەستدایە و وانی تریش هەموو خزم و کەسی من بوون ها بەشدار حەسەنیش کوڕی خاڵم بووە یەک لەوانە بوو کە بە سەختی بریندار بوو ئەمنیش هەر لە بارەگای لقی 23 لێوێن دەرێ بە سوچی بریندار بووم بەڵام کە ئەو جەنازانم دیت بەڕاستی هەر نەمانگوت برینداریشین ئیتر ڕۆژێکی ناخۆش بوو لە بۆ ئێمە بە ئام ئەو 23 ساڵی ڕۆیشت چکە ئەمە هەر لەسەر ئەوەی دەژیان ینی ڕۆژانە لێر چاک بتەوە و هەستەوە ئەو جاری دیسانە کە بریندار دەبەوە ئەو جاری دیسان هەستەوە چاک بووە و جارێ شەید بوو بەڕاستی ڕۆژێکی ناخۆش بوو نازانم چۆن وەسفی ئەو ڕۆژانە بکەم بەداخەوە کاک تاڵب کۆتا پەیامت بۆ لایەنە سیاسیەکان وڵاهی ئێمە پێم نا بەڵام داوا دەکەین لایەنە سیاسیەکان لە یەکتر نزیک بنەوە یەک هەڵوێز بن پشتگیری لە سەرۆک مەسعود بارزانی بکەن لەبەر ئەوەی تاکە مەرجع لە کوردستان سەرۆک مەسعود بارزانیە پێم وایە ئەو دەتوانی بمانگەێنێتە ئاقارێکی گونجاو و ئارام دۆی لە هەموو مەشاکلەکان دەرباز بین دەبیتن هەموو حیزب و لایەنە سیاسیەکان جارێکتر ئەو مێژوانە بخوێننەوە جارێکتر بیر لەوە بکەنەوە کە ئەوە لە ڕۆژی 1 شوبات ئەوە لە 16 ئۆکتۆبر ئەوە لەو ڕۆژانەی کە لە مێژوەکەماندا هەیە هیچیان سوودمان لێ نەدریتێت جگە لە زیان دۆیە ئەگەر پێکەوە بینیان هاو هەڵوێست و یەک هەڵوێست بین دەتوانین هەم ئەزمونونەکەمان ڕاگرین و هەم بەرەو پێشتریش بچین و خەڵکی کوردستانیش پێم وایە هەر ئەو داوایە هەیە هیچی تری نییە چکە ئەمە کەسمان بە تەنها ڕەنگە نەتوانین شان بدەینە بەر ئەو ئەرکە قورسەی و بەڕێوەی بین دۆیە هەمومان پێکەوە دەتوانین کوردستان بپارێزین و دەستکەوتی گەورەتر بەدەستبینین و دەتوانین باشترین قەرەبوش بە شەهیدەکان و خەڵکی زەحمەت چێشی کوردستان بکەینەوە ئەو قەرەبووە ئەوەیە کە دەستکەوتەکە بپارێزین و زیاتر بەرەو پێشی بکەین زۆر سپاس کو ئەڕۆ هەندگەلمەدا بوون سپاس بە هەوە بەڵێ شاکار هەروەکی دەستپێکێمە گوتی بەڕاستی داخبارە مرۆڤ نەشێتن چ بێژیتن بۆ بێ کارە ساتێ بەداخەوە دێرین ینی ژمارەیەکی زۆر قوربانی لە هەموو چین و توێژەکان وەکو کاکتاڵبی ژاماژەی پێکرد تەنانەت خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانی شیتیایە و بەو شێوازە نائینسانیانە
دەستیان برد بۆ هەرێمی کوردستان و دنیای قوربانی لێکەوتەوە. 21 ساڵ بەسەر ڕووداوی تەقینەوەکەی یەکی شوباتدا تێدەپەڕێت. یەکی شوبات هاوکات بوو لەگەڵ یەکەم ڕۆژی جەژنی قوربان لە هەردوو بارەگای لقی دوی پارتی دیموکراتی کوردستان و مەڵبەندی سێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێر دوو تەقینەوەی خۆکوژی ڕوویاندا کە بەهۆیەوە 103 کەس لە هەردوو بارەگا شەهید بوون و 246 کەسی تریش بریندار بوون کە سوکاری شەهیدان و بریندارەکان داوا دەکەن هەردوو حزبی پارتی و یەکێتی وەک دوو حزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان سوود لە ئەزمونەکانی ڕابردوو وەربگرن و کێشە و ناکۆچیەکانیان کۆتایی پێبهێنن بۆ ئەوەی گەلی کورد لە نێوخۆ بەهێز و یەکدەنگ بن و چیتر دەرفەت نەدەن بە نارەکانیان سوود لە دوو بەرەکی کورد وەربگرن. چاویان بەوە هەڵ نەهات یەکێتی و پارتی دەستیانە ناو دەستی یەکنا، چاویان بەوەی هەڵ نەهات مام جەلال و کاک مەسعود بارزانی دەست لە ملانیان کرد یەکتریان. کاریگەرتر دەیگێڕێتەوە لە خودی دیمەنە زیندوەکانی شاشەکە. بۆ سعدی هەروەک ئەوە وایە کە دوێنێ ڕووداوەکە ڕوویدابێت. ئەوم بینی گریان و ڕۆڕۆم بینی. باسی ڕووداوەکە یەکی شوبات دەکات کە 21 ساڵ لەمەوبەر ڕوویدا. سعدی وێنەگری مەڵبەندی سێ یەکێتی بووە و دیمەنە تۆمارکراوەکانی هۆکاری ئاشکراکردنی ناسنامەی تیرۆریستەکە بووە. داوا دەکەم لەو مایکەوە لەو مینبەرەوە داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی تر دەکەم. ئەو ئێستا کە یەکی 2004 یەکی 2025 ئیتفاقێکی ستراتیژی وەکو مام جەلال و کاک مەسعود حکومەتێکی سەرکەوتوو حکومەتێکی یەکگرتو حکومەتێکی شەراکەت بۆ ئەوەی چیتر نەرێن بەغدا موچەمان بۆ نادێ بۆ موچەمان بۆ تاخیر دەکەی بۆ ئەوەی بەخوا خۆ بەخوا لە چاو ئێمە لە چاو هەرێمی کوردستان ئەو کاتی هەرێمی کوردستان یەکگرتوو بوو بەخوای بەغداگە لە زایف بوو. ساڵی 2004 لە کارەساتێکی گەورەدا زیاتر لە 100 سەرکردە و کادر و دەیان پێشمەرگە و خەڵکی سڤیل لە دوو تەقینەوەی تیرۆریستی لە ناو لقی دوی پارتی دیموکراتی کوردستان و مەڵبەندی سێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر شەهید بوون. سێ شەقاوان سێ مەتر دەبوو 2 مەتر دەبوو لە من دوور بوو. ئیسماعیل برینداری یەکی شوباتە و قاچێکی لەدەست داوە. ئەو کات بەرپرسی لێژنەی ناوچەی دەشتی هەولێر بووە. هەمووی بە یەک دەنگ داوای تەبایی لەو ئەحزابانە دەکات هەر لە بیدایەتی ڕا ئەو کێشانەی کە هەش بووینە کێشەی و ئەو کێشانە نەبووینە کە برێن وا بکەن کە کوردوا لێک دوورکەوتو تەبایی و یەکڕێزی ملەتی کورتاکە دەرد و دەرمانە بۆ هەموو نەخۆشیەکانی ملەتی کورد و چارەسەری کێشەکانیشی دەکەم. پارتی و یەکێتی کە دوو حیزبی سەرچین لێرە لەو کوردستانە و خەباتیانەیە و خینیاندا حەقیوەیە دەرز لەو کارەسات و لەو تەجروبانە وەربگرن. ئەمە ناوی سەرجەم شەهیدانی پارتی و یەکێتیە کە لە کارەساتەکە یەکی شوباتدا شەهید بوون ناویشان بەیەکەوە نووسراوە. ئەمە شمانای ئەوەیە کە تیرۆر دژمنی هاوبەشی نێوان هەمووانە بۆ ناوبردننی گەلی کورد دژمنان جیاوازی ناکەن لە نێوان حەزبەکان. هەموو ئەو پەیامەش کە ئەوان هەڵیان گرتبوو بریتی بوو لە خەبات لە پێناو یەکڕێزی و بەدیهاتنی سەرجەم ئاواتەکانی گەلی کورد. دووبارە سەرجەم ئەو پەیامانەی کە سوکاری شەهیدان بریتە لەوەی کە هیچ دەرفەترێک نەدرێت بە نەیانانی گەلی کورد بۆی سوود لە ناکۆکی و دووبەرەکی نێوان گەلی کورد وەربگرن. شەیمە بایس کوردستان 24 هەولێر. شۆڕش و تێکۆشانên دوونێ و ئەڤڕۆیان gelê Kurd li pênav parastina şûnas û bergirîkirdin li mafên rewayên geraneweyê xak û niştîman bûye li pênavê de ku qurbaniyên zor medayne û em hêşta amadeyn e ku giyanê xwe fîdayê vê Kurdistanê bikin. Li tewerê Evro de em dê behsa rola gencakên li dirêjedan bi xebata bab û bapîra bi vê mebestê jî me mêvandariya Arî Hewar tûjerê komalatî kiriye. Mamsa tu gelek bi xêr hatî. زۆر سپاس. Mamsa li Kurdistanê me qurbaniyet gelek dayne, gelek şehîd me hebûyne, me xîna xorêtiye bo xaka Kurdistanê. Em çawa wekî genç bişên dirêjê bi xebata bab û bapîrên xwe bidin. زۆر سپاس بەیانیتان باش ئەگەرچی ئەمڕۆ ڕۆژێکی تەماویە یاخود ڕۆژێکی ناخۆش بووە بۆ میلەتەکەمان یاخود بۆ گەلەکەمان
بەڵام ئەمە نابێتە ئەو هەنگاوە یاخود ئەمە ئەو شوێنە نییە کە تەواو دەبێ هەمومان لێ ڕابوەستین و دەسەو چۆک دابنیشین و هیچ گۆڕانکاریەک لە ژیانی خۆمانە نەکەین. ژیانی مرۆڤایەتی هەر لەوەتی هەبووە بەردەوامبوونی تێدا بووە، بەردەوامبوونەکان میلەتەکە یاخود گەلەکە یاخود تاکی کۆمەڵگا قەرار لەسەر ئەوەدا بۆ کوێی بەرێ، ئایا بۆ شێوازە بیهێڵێتەوە یاخود بەرەو نیشێوی بەرێ یاخود بەرەو سەرکەوتن و هەورازی بەرێت. بۆیە ئێمە وەکو تاک یاخود وەکو گەنجانمان زۆر گرنگە بەشێک لە ژیانی ئێمە پرۆسەی ژیانمان تا حدێکی دیاریکرا و هەر کەسێک سپۆڕیەک دیاریکراویەک یاخود بەشێکی لە ژیان بۆ خۆی ئاراستە کردووە، بەڵام کۆتایەک هەیە بۆ ژیانی ئەو، کۆتاییەک هەیە بۆ نەمانی ئەو. ئەمە واقعەکە ئەمە ناتوانین لێ ڕابکەین. بەڵام ئەگەر بێت و با بڵێن ژینگەکە یاخود ڕووداوەکە خەمناک بوو ناخۆش بوو، ئەرکەکە بەرپرسیارەتەکەمان دەبێتە دوو بەرپرسیارەتی وەکو گەنجەکان ئەوانەی کە ڕۆڵەی ئەم شەهیدە نەمرانن. دوو بەرپرسیارەتێکیان دەبێت، بەرپرسیارەتێکی ئەوەی کە بەردەوام بوونە لە ژیانی خۆیان، بەرپرسیارەتێکی تر ئەوەیە کە با بڵێن تەواوکردنی ئەو ڕۆحەیە، تەواوکردنی ئەو پەیامەیە، تەواوکردنی ئەو ژینگەیەیە کە پێشتر پلانی بۆ دانراوە لایەن باو باپیرانمانەوە. ئەگەر ئمڕۆ سەیری دوێنێ و پێرە و ئەمڕۆ بکەین، کوردستان دەبینین گۆڕانکارێکی تاوی بەسەرا هاتووە، کەواتە هیچ شتێک نییە. ئێمە ئەم پەیامەمان پێ دەڵێ کە هیچ شتێک نییە ئێمەی کورد ڕابگرێت لەوەی کە جامان بکاتەوە لە ژیانی مرۆڤایەتی. ئەکید ئەمەش بە توانا و هەوڵ و تێکۆشانی گەنجەکانە. بۆیە ئێمە بە بەردەوامی دەڵێن ئەوانەی ڕۆڵەی ئەو نەمرانە بوون، بەرپرسیارەتەکان دەبێت زۆر ئاگایان لە بەرپرسیارەتەکان بن، هەوڵ نەدەن وەکو بەرپرس بن، چون بەرپرسە هەر تاکێک لە ئێمە بەرپرسە، بەڵام هەڵگرتنی بەرپرسیارەتی ئەرکێکی قورسترە. هیوادارم بتوانن ئەو ڕۆڵە یاخود ئەو بابەتە گرنگە بگەن ئەو ئەنجامەی کە ڕۆژێک خەو بۆ لای باو باپیرانی ئێمە چۆن بێنینێدی. ڕاستە کاگاری لە ساڵانی ڕابردووە خەباتکردن کوردایەتی لە ڕێی چەکەوە بوو، لە ڕێی شاخەوە بوو، بەڵام ئێستا تقریبان نەماوە شەڕ. گەنجەکانمان چۆن کوردایەتی بکەن، چۆن ئەو دەستکەوت و ئەو هەموو قوربانیە بپارێزن. ئەمە بەردەوام کە ناوی شەڕدێ عادەتەن چەک بەکاردێ و کوشتن و بڕین و لە مێژوو تاسە بەس بەرگری لە خۆی کردووە، هەروە بووە، چون لەبەرەوە ئێمە تا ئێستا ساحەبی کیانی خۆمان نین. ئێمە کەوتوینەتە پارچە پارچە کراوین، لێکدا ماڵەڕێاوین. بۆیە دەبێت زۆر ئاگدار بین. ئەگەر ئەمڕۆ شەڕ نییە، ئەگەر ئەمڕۆ چەک نییە، ئەگەر ئەمڕۆ شاخ نییە، بەڵام نابێت لە بیرکەین ئەوانەی کە لە شاخ بوون مەبدەئێک وای لیان کردبوو کە بچنە شاخ. زۆرێک ماڵی جێهێشت بوو، مناڵی جێهێشت بوو، تەنانەت ماڵ و مناڵەکەشی زیندان دەکرا و ئەشکەنجە دەدرا. ئەمانە کۆمەڵێک شت بوون کە پاڵنەرێک بوو بۆەوەی کە ئەمڕۆ کورد بگاتە ئەم قۆناغی کە ئێستا تێدا. بەڵام ئەمڕۆ ئەگەر چەک نییە و شاخ نییە، ئایا ئێمە تەماشا بکەین و چاوەڕێ بکەین و بڵین تەواوی تر بزانام قەدەر بۆ چۆمانە بە؟ ئەکید نەئە. چەکێکی تر هەیە ئەمڕۆ چەکی زانستە، چەکێکی تر هەیە چەکێکی مەبادئە، چەکێکی تر هەیە چەکێکی ناسانی شوناسی کووردە. ئەگەرچی ئێمە لەوەی بڵین ئێستا کوردستان خۆ ناسراوە لە ڕووی نوێ و دەوڵەتیەوە، بەڵام هێشتان دەیەوێت، هێشتان ئێمە نابێت دا بماڵێرنین، نابێت دا ببڕین لەو ژینگە گۆڕانکاریانەی کە ئەمڕۆ لە کۆی جیهان و لە ڕۆژهەڵاتی ناوین ڕوودەدەن. ئێمە دەبێت پارچەیەکی کاریگەر و پارچەیەکی سەرکەوتوو بین لەو پرۆسە بەچی بە زانستەکانمان، بە دەربڕینەکانمان، بەو پێکەوە ژیانێکی ئەمڕۆ لە کوردستان هەیە. ئەمە یەکێکی ترە لەو بەرهەمەی خوێنی شەهیدانە، چون پێکەوە ژیان بەشێکی ترن لەوانەیە کە ئێمە چۆنێکتر قبول بکەین، چۆن وەکو مرۆڤێک مامەڵە بکەین، کە بۆی کە بەرامبەرەکەمان تێبگەینین بە قەڵەمەکانمان. نەکەوە چەک نەما، بەڵام قەڵەم ماوە، بەڵام دەربڕین ماوە، بەڵام ڕێزگرتن لە مرۆڤایەتی و بوونی مرۆڤایەتی ماوە. پێیان بڵین ئێمە ئەو میلەتە نین کە بەردەوام و بەردەوام و بەردەوام ئێوە دەتانەوێت بیبڕن، هەرچەندێک بیبڕن ئاسۆیەک هەر هەیە بۆی کە ڕۆژێک لە ڕۆژان بگەینە ئاواتەکانمان. بۆیە ڕۆڵی گەنج زۆر گرنگە، ینی جگە لەوەی کە لە ژیانی تاکا بۆ خۆی گرنگە، ڕۆڵەکەی تر ڕۆڵێکی ئەرکێکی نیشتیمانیە، ڕۆڵێکی خاکیە. دەبێت ئێمە تەواو باوەڕمان بە ئەنتیمای ئەو خاکە هەبێ. هەر کاتێک لێدان یاخود بینینی
ئەم با بڵێن ڕۆژە تاریکانە دەبێت زیاتر و زیاتر بەهێز و پاڵنەرێکی باشتر بێ بەوەی کە ئێمە بەردەوام بین نابێ ڕابۆستین لە خاڵێک کا بڵێن ئەمە خاڵی کۆتاییە هەتا دەگەینە و ئامانجێ کە وەکو هەر میلەتێکی تر هەر نەتەوەیکی تر کە ساحەبی وڵات و شوناسێکی ڕاستەقینەی پارێزراو بێ. مامۆستاری تا بەحسا هەندێک کرد و دبێژی لە ڕێکە زانستێ دەبێت ئەم نوکە خەباتێ بکەین چەندە گرنگە نوکە لە قوتابخانە لە زانکۆیە داوان ڕۆژە بکێتن و هەروە مە دەرسەکەیت بێژن دەرسان مێژوێت تا چەند گرنگە دەوێت دەرسێدا مامۆستا بەحسا مێژووە کوردان بۆ زارۆکان بکەن. خۆی پەروەردە سیستەمێکی هەیە تایبەت بە خۆیەتی ممکنە داڕێژراو بێ بە پێی ساڵەکەی ئەوەی کە دیاری دەکەن بەڵام بەردەوام ئێمە نابێ قەت ئەوە لەبیر بکەین ڕاستە لەوەی لە ناو کتێبی مێژووە تا حدێک باسی کورد کرابێ و لەوەی بڵێن ئەمە خۆمان کوردینەوە پێویستمان بۆ نەبێ کە باسی خۆمان بکەین یاخود با بڵێن باسی مێژووی خۆمان بکەین من بە بەردەوامی دەڵێم بە پێچەوانەوە چون زۆر گرنگە ئێمە بە بەردەوام چون ئەوانەی کە لە دوای نەوەتەکانە با بڵێن و لە دوای 2000ەکانە سەرەتای ئەمانە لەوەیە مێژووەکە وەکو مێژووی کە ڕاستەقینە نەزانن دەزانن ئێمە کوردین و ئێمە هەین و لەوە بیرێکی شوباتی بەبیر بێتەوە بەڵام کۆڕەوەکەی بەبیر نێتەوە لەوەیە مێژووی پێشتری باو باپیرانی گەورەمانی بەبیر نێتەوە کە بە بەردەوامی تیان کۆشیوە لەسەر با بڵێن ئەم بابەتان بۆیە پەروەردە ڕۆڵێکی گرنگ دەبینێ ئێستا هەم مافی مرۆڤمان هەیە ئێمە لە ناوەندەکانی خوێندن هەم بەها کۆمەڵایەتیەکانمان هەیە ینی دوو بابەتی گرنگن کە بۆ مرۆڤایەتی گرنگن و بە تایبەت بۆ با بڵێن تاچی ئێمە یاخود گەنجی ئێمە بەڵام دەبێت بایخی پێ بدرێت دەبێت بە شێوەیەکی پلاندا ڕێژرا و وا دابنرێ ئەمە شەی پلانەوەی جۆمان لێ بێ زۆربەی کات بۆی چ بکەین لە ژیانی خۆمانە چ گۆڕانکارێ بکەین بۆیە گرنگە بە پلانێکی تۆکمەوە بێتە ناو کۆمەلگا باز بکرێ وەکو هاندانێک بۆی کە هانی گەنجەکانمان بدا بڵێن تکاکەین ئەگەر ئەمڕۆ تۆڕە کۆمەڵایەتەکانە ئامرە زیرەکەکانە بەکاردێنی هەوڵ دەشتێکی جوان وەرگرە و بڵاوی بکەرەوە هەوڵ دە پێکەوە ژیان بکە بەشێک لە مەبدەعەکانت هەوڵدا بەشێک لەو وێرانکاری و ماڵوێرانیەی کە بەسەر میلەتەکە تا هاتۆ شارەزایەکی لێوەربگرە و کە لەگەڵ دوو کەسی بیانی یاخود دوو کەسی غەیری کۆمەلگاوت نەتەوەکەی خۆت با بڵێن دانیشی بۆی بزانی مێژۆکەت چییە مێژۆکەت لە کوێ بۆ و گەیشتوتە کوێ ئایا ئەو دەستکەوتانەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان خۆمە ئێستەش پێوەی هەر ململانێ و دژایەتی و هەر بیناقاقامانیان گرتووە خوازیان نەهێناوە بۆیە گەنج دەبێت لە ئێستاە زیاتر و شیارتر بێ و جەنابیشتان وەکو ڕاگەیاندن وەکو مؤسساتی ڕاگەاندن ڕۆڵێکی زۆر زۆر سەرەکی دەبینن لەم گۆڕانکارێ ممکنە کۆمەڵی خەڵکە بن لە ناوەندەکانی خوێندن نەبن یاخود قوتابی نەبن بەڵام تەماشای شاشەکان بکەن تەماشای ئەو بکەن جەنابتان چاوی سێمی کۆمەلگان کە دەتوانن بەشێکی گەورە بن لە گۆڕانکارێکە جەنابیشتان ئەو ڕۆڵە گرینگە بۆ کاگاری ئەمە بەبێ هیچ قسەیەک بەس بەڕاستی کوردستان 24 بە نەفەسێکی زۆر زۆر نیشتیمانیانەوە هەموو کاتێکی شەکە یعنی لەگەڵ هەموو پرسەینە بانەچینە ئەو وەصفی کوردستان 24 بەس با ئەمە باسی شتێکت لەگەڵ بکەم باسی ئەوت کرد کە گەنجەکان پێویستە کە لەگەڵ کەسێکی بیانیدانیشن شارەزای مێژووی خۆی بێ چۆن ئەو شارەزایە پیا بکەین پشت بە چی سەرچاوەیەک ببەستین بۆی کە کەڵک لە مێژووی خۆمان وەربگرین زۆرێک لە گەنجەکان جۆمان لێ بێ کە ئینتیمایکی نیشتیمانی نییە هەمیشاڵێت مێژووی کورد بە دروستی نەنووسراوەتەوە خۆی بزانە من دەستپێکی قسەکەم کە ڕووم لە جەنابتان کرد بۆی ڕوبەڕوو دانیشت بووین بۆی ڕووم لە جەنابتان کرد بەڵام مەبەستم خودی نە جەنابتان و نە کەناڵەکە بن ئەسەن جەنابتان دوو گەنجن لێرە دانیشتون ئەو ڕۆڵە دەجێڕن و پامێکی گەورە دەگەێنن بە کۆی گشتی ڕاگەاندن باز دەکەین ئێمە بۆی ئەوە ڕاستکەمەوە بۆ خۆم نانا هیچ ئەوە نەبوو یاین منیش تەنامە بەسم ئەوە بوو کە ئێمە وەکو کوردستان 24 بە نەفەسێکی نیشتیمانیانەوە ئیشە بێگومان گومانم لەوە نییە بەڵام ئەمە دیوێک بوو کە وتم ڕاگەاندن دەبێت ئەو ڕۆڵە بجێڕ لەوەیە هەن هەموو کەسێک خوێنەواری نەبێت بەشەکەی تریان کە با بڵین جەنابەت باست کرد ئێمە کە دابنیشین ئێمە هەر گلەی نەکەین بڵین نەنووسراوەتەوە بەڵام ئەمڕۆ قەڵەمەکە لە بەردەستی ئەمەیە ئەگەر پێشتر نەنووسراوەتەوە یان بە ناڕێکی نووسراوەتەوە یان کەم و کورتێکی تایە کەلێنێکی تایە ئێمە چۆن دەتوانین ڕاستی بکەینەوە بەڵام من ئەگەر لەسەر مێژووی خۆم
هیچ زانیاریەک داتایەکم نەبێ یاخود نەیەم شتێک بخوێنمەوە بۆی کۆمەڵێک دەستکەوتی باش لە زهنی خۆم لە هزری خۆم دروستکەم چۆن دەتوانم با بڵێین بێم گلەی بکەم گازندە بکەم یاخود کەلێنێک باز بکەم بۆیە لێرە ئەم خاڵەیان زۆر گرینگە ئایا گەنجی ئێمە ئەگەر گلەی و گازندەی لەسەر بابەتەکان هەیە و کە نییە باشە جەنابەت ئەمڕۆ لە ساحەکەی چۆن دەتوانی ئەو نووسینەوە یاخود ئەو شێوازە نووسینە کە پێویستە بینوسی بیگەێنیتە دوای خۆت چون توش ئەمڕۆی بەیانە 10 ساڵی تر 100 ساڵی تر ژیای دوای 100 ساڵی تر جارێکی تر نووسینەکانی تو دەبنەوە مێژوو بۆیە گەنجی ئێمە نابێت دەستەویەخە دابنیشێ ئەم زەویەی کە ئێستا ئێمە لەسەری دەژین ئەمە جێی ئێمەیە وەکو کورد ئەنتیمابوون مەرز نییە ئێمە بەردەوام پاڵنەرێکە بێ لەوەیە کەم و کوڕیەک یاخود تا حەدێکی زۆر ئەو پاڵنەرە نەبوو بێت لە ڕایان پەروەردەوە لە ڕایان خێزانەوە لەلایەن ئیتر کۆمەڵێک هۆکار دروستبوونە بۆی کە ئێمە باسی ئینتیمابوونی نیشتیمان بۆ ڕۆڵەکانمان نەکەین ئێمەش وەکو خێزان کاریگەر بووینە و ڕۆڵمان هەبووە ئەگەر ڕۆڵەکەمان بە نێرێنی جێڕابێ ئەوەی کە بە بەردەوامی وەڵای ئەم من حکومت هەبێت چیە و نەبێت چیە و خاکە بێت چیە و نەبێت چیە بین بیبەستینەوە زۆربەی کات بۆی کە ڕاستە بژێوی ژیانی مرۆڤ زۆر گرینگە زۆر پێویستە بەڵام لە بەرامبەریشا گرینگە خاکەکەت چون ئەگەر شوێنێک نەبێ تیابژی با هەتا بەیانی ساحەبی هەر یەکێک لە ئێمە ساحەبی مەلاین دۆلار بین هەر شوێنێک بۆی دەڕۆی تو میێوانی بەڵام هاتنەوە بۆ ماڵی خۆت ئەو خاکەیە کە ئێمە ئەمڕۆ پاراست تومانە ئەویش بە گیانی باو باپیرانە ڕۆحی شەهیدانە و کۆمەڵێک گەنجیش ئێمە خۆ نابێ بین بڵین بەڵام گرینگە بۆ ئەمڕۆ گەنج ئەو ئیمتیمابوونە ئەگەر منیش پێی ناڵێم یاخود منیش بە هەڵە پێی دەڵێم گرینگە بڕوا بە دوای ڕاستیەکانە بگەڕێت بڵێ ئێرە ئەو جەیە کە من لی پارێزراوم گەنجێک ئەگەر بچێتە هەر وڵاتێکی دنیا پاسپۆرتێکی پێەیە ڤیزەیەکی لێدراوە بۆ ماوەی ئەوەنە ئەگەر ڤیزەکەی کۆتایی پێهات ئەو وڵاتە لە خۆی ناگرێت دەینێرە تۆڵە لە کوێ هاتووی بڕۆ شوێنی خۆ شوێنی خۆت کوێ ئێرێ ئەم خاکەیە بۆیە ئێمە نابێ ئەوەنە ببەخشن ئەو شەیە بەکاردێنم یانی ساویلکە و یاخود ئەوەنە بێ ئینتیمابوونمان بگاتەوە ئاستەی کە بڵێ ناوەڵا من پێویستم بەم خاکەنێ من شوێنێک ئیشی تیانە بێ و کاری تیانە بێیان تیانە نا پاراستنی خاکەکە زیاتر و زیاتر هاانتەدا لە بیریش نەکەین قەت چاوەڕێ نەکەین ڕۆژێک لە ڕۆژان ئێمە هەروە هەم شتێک دێنە بەردەسمان بەڵکو دەبێت خۆمان ئەو گۆڕانکاریە بکەین بە تایبەتی گەنج چون توانا و هێز لای گەنجەکانن زیاتر مامۆستا ئاری هەوار توێژەری کۆمەڵەتی زۆر سپاس کە ئەوڕۆ میێوانی بەیانی 24 بۆی زۆر سپاس کەوتت گەلمەدا بووی زۆر سپاس بەێ شاکار ئەە گشت بڕگە بابەتێن ئەوڕۆهێت پرۆگرامی بەیانی 24 بوون جارەکە دی سەرێ ڕێزونەواز شێ بۆ شەهیدن ئەvێ ڕۆژێ دەچەمینین هەولێرە پایتەختامە کوردستانامە هەریە سەر بلند بی هەریە ئاوەجان بیتن تا بەیانێکی تر خواتان لەگەڵ